دوای ئاشبەتاڵەکەی حەماس چی ڕوودەدات؟ ئەمە سەردێڕی نووسینەکە لە بەڕێز خەبات کوردە کە بەم شێوەیە دەست پێ دەکات. وەڵێت دوای 2 ساڵ لە 185 کەرتی غەزە بووە بە کەلاوە و 65,000 فەلەستینی بەژن و منداڵ و پیر و پەکەوتەوە کوژراون. تا ئێستاش نازانرێ چەند کەس ون بوون و لە ژێر دار و پەرد و بیناڕووخاوەکاندان و برینداران و پەکەوتەکانیش 150,000 کەسیان تێپەڕاندوە. ئێستا ڕێک شەو ڕۆژێک تێپەڕیەوە بەسەر ڕازیبوونی دەست پێشخەریەکەی 21 خاڵی ترامپ و سەرانی حەماس گەیشتونەتە قاهیرەی پایتەختی میسر و دەیانەوێ بۆ هەندێ دەستکەوتی لاواز و تاکە کەسی لەگەڵ ویتکۆفی نێردراوی ترامپ کۆ ببنەوە و ڕێوشوێنی خۆڕادەستکردنەکەیان و چەکە قورسەکان و تونێل و کارگەکانی دروستکردنی ساڕوخەکانیان و گواستنەوەی پارەکانیان و شێوازی دوورخستنەوەی سەرکردەکانیان قسە و باسی لەسەرکەن. لە ڕاستیشدا هەرچیە بکەن هیچ لە شێوازی چۆکدادان و دۆڕان و ئاشبەتاڵەکان ناگۆڕێ. ئەو جارە ترامپ زانی کلکی کێ دەگرێ و کێ دەتوانێت قەنەعەت بە حەماس بکات خۆیان ڕادەست بکەن. چونکە لە یەکەم لێدوانی ترامپ دوای ڕازیبوونیان بە مەرجەکانی سەرۆکی ئەمریکا کەوتە ستایش و سپاس گوزاری بۆ سەرۆکی ڕاستەقینەی ئیخوانەکانی جیهان ئەردۆغانی خۆشەویستی. وای دانین حەماس کۆتایی هاتوو کەرتی غەزە ڕادەستی تۆنی بلێری کۆنا سەرۆکوەزیرانی بەریتانیا کرا و ئاوادانکردنەوە دەستی پێکرد و سوپای ئیسرائیلیش کەرتەکەی جێهێشت. ئایا ئەمریکا و نێتانیاهۆ کۆتایی بە حوسیەکانی یەمەن دەهێنن دوایەوان؟ ئایا ئەمریکا و ئیسرائیل هەر بە ڕاستیدان بە دەوڵەتی فەلەستین دان بە ئەو دەوڵەتەدا دێنن؟ دەوری ڕووسیا چی دەبێت لە ناوچەکەەوە شەڕی 3 ساڵە لەگەڵ ئۆکراینیەکان ڕادەوەستێ یان هەر درێژەی دەبێت؟ ئایا حیزبوڵای لوبنان خۆی پرچەک دەکاتەوە؟ ئایا سوپای پاسداران و عەلەویەکانی سووریا دووبارە جارێکی تر خۆیان ڕێک دەخەنەوە؟ ئایا بەهاری عەرەبی ببرن ئایا بەهاری مەغریبی سەردەگرێ؟ ئایا ڕژیمی جۆرجیا دەڕوخێ و لە یانگرانی ئەوروپا و ئەمریکا دەست بەسەر حکوومەتەکەدا دەگرن؟ هەڵبژاردنەکانی عێراق و بارودۆخی گروپە چەکدارە شیعەکانی سەر بە سوپای پاسداران چارەنووسیان چی بەسەر دێت؟ ئایا دنیا گەڕێکی تری شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا دەبینێت؟ چونکە دەنگۆی چەکی ئەتۆمی ئێران لە دوورەوە هەستی پێدەکرێت. لە هەمووشیان گرنگتر سووریا و چەتەکانی جۆلانی و باری نالەباری ئارامی ناو سووریایە و تەواوی گروپە چەتەکانی ناو هەتەشە کە لە حەماس و جیهادی ئیسلامی فەلەستینیەکان توندڕەوترن چارەنووسیان دەبێت بەچی؟ هەمووی ئەم پرسیارانە و دەیان پرسیاری تر هێشتا پێویستیان با وەڵامدانەوەیە و تەواوی چاودێران و سیاسەتمەدارانیش چاوەڕێی درزێکن و دیواری نهێنیەکان شەق بکات و بزاندرێت کە لە هەنگاوی داهاتوودا چۆن ئیسرائیل درێژە بە تۆڵەسەدنەوەکانی دەدات و ئەوانەی ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ پاڵپشتی و یارمەتی حەماسیان کردووە چۆن و بە چ شێوازێک تۆڵەی خۆیانی لێ دەکاتەوە. ماوەیەکە کە هێزەکانی هەسەدە لە ڕۆژهەڵاتی شاری حەلەبەوە کۆ دەکرێنەوە و زوو هەواڵی گەیشتنیان بە گەڕەکەکانی حەلەب و گەیشتنیان بە شارەکانی کەناردەریا لە ڕۆژاوای سووریا بەرگوێمان دەکەون و کەسیش نازانێ ئایا ئەو هێزانە هەر بەڕاست بۆ ئەو چالاکیە کۆ دەکرێنەوە یان تەنها ترسێکە و دڵی چەتەکانی سەر بە تورکیا و چەکدارانی جۆلانی پێدەهەژێنن. نووسەر دەڵێت بە بڕوای من لێرە بەدواوە مسر دەرگای خێروبێری ئاوەدانکردنەوەی کەرتی غەزەی بەنسیب دەبێ و ئەوەی کە زۆر گرنگیشە ئەنجام بدرێ پەلەکردنیان لە نەمانی حکمی حوسیەکانی یەمەن و گەڕانەوەی ئارامی بۆ ڕێڕەوی کەشتیە بازرگانەکان و بژانەوەی داهاتی کەناڵی سویسا بۆ مسریەکان. ئەنجا حەق و حساب لەگەڵ گروپە چەکدارەکانی عێراق و سەرانی قوم و تاران دێت. هەموو پێشاتوشیکردنەوانەش هەروەکو خەیاڵ دەمێننەوە تا ئەو کاتێک کە دەردەکەوێت پلانەکە بە چ ئاراستەیەک ڕێدەکا و هاتنە ناوەوەی تەواوی دەوڵەتانی ناوچەکە بە ئێرانیشەوە بۆ ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمی و لە دایکبوونی ڕێڕەوی داود چۆنی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەسەردادێت.